ئەمریکا بەڵگەنامەکانی تیرۆرکردنی جۆن کەنەدی بڵاو کردەوە. 1923 بەڵگەنامەی تێدایە کە نزیکەی 800,000 لاپەڕەیە. ئیدارەی ئارشیف و تۆمارە نیشتیمانیەکان کۆی ئەو 1923 بەڵگەنامەی بڵاو کردەوە کە نزیکەی 800,000 لاپەڕەیە و پەیوەندیان بە تیرۆرکردنی جۆن کەنەدی سەرۆکی پێشووی ئەمریکاوە هەیە. ئەوانەی پشکنینیان بۆ بەڵگەنامەکان کردووە بە میدیاکانی ئەمریکایان ڕاگەیاندووە ئەگەری زۆرە کە بەڵگەنامەکان چەند شتێکی نوێ سەبارەت بە کوشتنی جۆن کەنەدی ئاشکرا بکەن. ڕۆژی سێشەممە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە بەڵگەنامەکانی کوشتنی جۆن کەنەدی بڵاو دەکرێنەوە. ئەو بەڵگەنامانەی کە خەڵک دەیان ساڵە چاوەڕێی دەکەن. لە 23 کانونی دووەم دۆناڵد ترامپ واژێ بۆ بڵاوکردنەوەی فایلە نهێنیەکانی پەیوەست بە تیرۆرکردنی جۆن کەنەدی و ڕۆبێرتی برای و چالاکوانی دیاری سیاسی مارتن لوسەر کینگ دەرکرد. لە 22 تشرینی دووەمی 1963 دا کەنەدی تیرۆرکرا و زۆرترین تیۆری و مشتومڕی لێکەوتەوە. دیارترینیان ئەو ڕاگەیاندنە فەرمیە بوو کە گوایە بە فیشەکێک لەلایەن لی هاروی ئۆسڤالدەوە کوژراوە. ئۆسڤالد لە ڕۆژی ڕووداوەکەدا دەستگیر کرا و تۆمەتبار کرا بە تیرۆرکردنی کەنەدی. هەرچەندە تۆمەتەکەی ڕەت کردەوە، بەڵام دوای 2 ڕۆژ لە کاتێکدا دەست بەسەر بوو لای پۆلیسی داڵاس، بەڵام لەلایەن خاوەنی یانەیەکی شەوانە بە ناوی جاک ڕۆبی کوژرا. لەو کاتەوە تیرۆرکردنی سەرۆک کەنەدی کە لە مانگی یەکەمی ساڵی 1961 وەک سەرۆکی ئەمریکا دەست بەکار بووە، بۆتە یەکێک لە بەهێزترین تیۆریەکانی پلانگەڕی لە مێژووی ئەمریکادا. دوای 5 ساڵ ڕۆبێرت کەنەدی برای جۆن کەنەدی کاندیدی سەرۆکایەتی و سێناتۆر لە شاری لۆس ئانجلۆس تەقەی لێکرا و ئەویش گیانی لەدەستدا. مارتن لوسەر کینگ بیرمەند و سەرکردەیەکی ئەفریقی ئەمریکی بوو کە لە ساڵی 1964 دا سەرکردایەتی بزوتنەوەی کۆتایی هێنان بە جیاکاری ڕەگەزی لە دژی ڕەشپێستەکان دەکرد. هەروەها گەنجترین کەس بوو کە خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی وەرگرت. مارتن لوسەر کینگ لە 4 نیسانی 1968 لە کاتێکدا لە شاری ممفیس لە ویلایەتی تێنسی بۆ پشتگیری لە مانگرتوانی کارمەندانی شارەوانی و خاوێنکەرەوەکان ئامادە بوو. لەو کاتەدا چەکدارێک لە باڵکۆنی ئەو هۆتێلەی کە تێیدا دەمێنێتەوە تەقەی لێکرد و گیانی لەدەستا.